سڵاوتان لێبێ ئەزیزان، خۆشحاڵم لە بەرنامەیەکی تری پامی تۆ لەگەڵ ئێوەی ئازوو خۆشەویستە بم. ئەم ڕۆیەکی لە پارکە گەورەکانی هەرێمی کوردستانی، پارکی هەواریشاد لە شاری سلێمانی. لە بەرنامەی ئەمڕۆ باسی چۆنەتی سەیرانکردن و ئادابەکانی چوونە دەرەوە گەشت و گوزارە. بزانین ئایا هاوڵاتیان چۆنیان پێ باشە گەشت و گوزار بکەن. ئەبینین زۆرێک لە شوێنەکانی هەرێمی کوردستان لە دوای سەیرانکردن پاشماوێکی زۆر بەجێمێنێت کە دوایی زەرمەندە بۆ خودی هاوڵاتیەکە خۆی. لە هاوڵاتیانە پرسین لەوانەی هاتوون بۆ گەشت و گوزار، ئێوەش بینەرمان. ئایا هاوڵاتیان چۆنیان پێ باشە گەشت و گوزار بکەن؟ ئینسان کاچێتە سەیران بۆیە کە هەوایەکی پاکتر هەڵبژێت. ئێمە فێری ملەتی کورد فێری حەزی لە خواردن، یعنی ورگی پێش چاوی. تۆ حەزەکەی هەموو یەکو یەک ئیسراحەت بێ، بەڵام کەنەی کاچی لێکەی. ئەو کەسێکەیەت بۆ سەیران ئەبێ بەرنامێژی هەبێ بۆ هاتن بۆ سەیرانەکەی. دیتە دەرەوە دڵت تەنگە بە لە ماڵەوە، دیتە دەرەوە بۆ خۆشی سەیرانەکەی. سڵاوتان لێبێ. سەرچاوم بەخێر سەرچاوم. ئەبینم لەگەڵ خێزانەکەتان هاتوونەتە دەرەوە. ڕاستەکەی بەڵێ. ئەمانی کە لێرەن چیەوە؟ ئەمە باوکمە، ئەویش دایکمە، ئەوش خوشەکەم بوو لەگەڵ کچی خوشەکەم. باشە. شێوازی سەیرانکردن و چوونە دەرەوە گەشت و گوزارە بینین لێرە کۆمەڵی ئادابەیە کە یەکتری بێزارکردنە. بەڵام ببین لە وڵاتانە ئەم شتە نییە. بۆ شێوازی هێشتا شێوازی گەشت و گوزار و سەیرانکردن فێر نابین خۆمان. وەڵی تە سەبەکە بۆ واگەڕێتەوە تۆ لێکم جارەوە بەڕاستی لە مناڵیەوە ئەبێ ئەم شتە ڕابێ. ینی باوکو دایک ینی ئەساسە لە مناڵیەوە بۆ منە فێری مناڵەکانیان بکەن کاکە تۆچی بۆ سەیرانێ بۆ نمونە شتی پیس فڕێمەیە، بۆ نمونە دراو سێت عاجمەکە بۆ نمونە بە دەنگدەنگ و بە ژاوەژا و بەم شتانە. یەک شتێکە کە زۆر گرنگە زۆربەی ئێمە کە ئەچین بۆ دەرەوە بۆ گەشت و گوزار یەکسەر بیر لەوەکەینەوە چۆن خواردنەکە دروست بکەین. ینی خاڵی یەکەم ئێمە خواردنە، بەڵام ئەساسی سەیرانکردن پێم وایە بۆ ئەوەی چێژ لە سروشتەکە وەربگری. بۆ ئێمە ناتوانین ئەو چێژە لە سروش دۆرگرین، هەمیشە بیرمان لای خواردنەکەی. وڵی ترەوە ڕاهاتنەکەی تر ئەم وڵاتە ئیتر ڕاهاتنە خۆڵاتانی تریش هەروایە، بەڵام ئیتر لەلای ئێمە چۆنەڵی احتیمالە زیاتر لانی ینی لانی ئیجتیماعیەکە وای کردووە خۆ لە وڵاتانش هەر هەمان شێوە هەیە، هەمان شتێ ینی بۆ خواردنوشتیوە، بەسێ چۆن ئیترڵی جۆ گۆڕینەکەی وا پێ خۆشترە بە خواردنەوە بێ. وڵای تۆ یەکم جارکەی بۆ سەیران پاشتر وایە تۆ پیاسێ بکەی جەوێکی تەواو بگۆڕی. اینجا ئەو کاتێک کە ئەگاتە کاتی نان خواردن ئەوە شتێکی ئاساییە، بە شتێکی بەسیت نەک بۆ منە تۆ دانشی خواردنێک زۆ خۆی وات لە بێتر وات لە بێتر نەتوانی بە هیچ شێوەیەک پیاسێ بکەی. خۆقێکەکە تۆ کاتی بۆ سەیران یەکسەر نەک تۆ یەکسەر خواردنەکە خۆ تۆ پیاسێ بخۆ بکە جێوێ بۆ خۆ گۆڕە، دوایی کە جێوێکی جوان و گۆڕی ئەو کاتە هەم مێشکە سراحەتەکە هەم خۆشت مرتاحەبی، ئەو کاتە بەسراحەتەوە توانی کاتی نیوەڕوانە یان کاتی ئێوارانە خواردنە خۆی زۆر ئاسایی قەیچێکە. شێوازی گەشت و سەیرانکردن لە وڵاتی ئەوە کە نەرویجە لەگەڵ هەرێمی کوردستانە چ جیاوازێکی؟ لەوێ زیاتر کە ئەچینە دەرێ زیاتر یانی کە شتەیە بێ ئەستا سەری ئەوەکەن هەموو شت کەوتووە و گڵۆ بە ڕۆژە و بەس لێوانە هەرچی شتەیە هەبێ یەکسە کۆیەکەنەوە هەر خۆیان وا فێر بوون. سەری کەناڵێکم کلای خۆمان پۆلیسیان داناوە هەر بۆ ئەوە ئەگە یەکێ شتێکی بەجێ هێشت یەکسەر ئەچم بۆ لای ئەڵن هەڵیگرەوە، ینی بەس خۆیان هەر ئەیکەن زۆربیان. بێزارکردن هەیە لەوێ ینی یەکێک خەڵکی تر بێزار بکە لەوێ؟ یان چۆن نەوە بۆ نمونە هەیە ئێستا لێرە دیجەی پێەیە سەوتێکی بەرزە و دەسەکە باڵپەرکێ ئەوەی پاڵیشی ئەگەر بێزاریش بێم کێشەی نی. ئەگە فەستیڤاڵ و شت بێ پڕبێ لە گەنج و هەر بۆ ئەوە کرابێت یاتی بەس شتی تر هەمووی ئاوە هیچ
نایکەن زەگۆرانی بەرز و ئەم شتانە. ئەگەر بۆ نمونە کەسێک لە نزیکی تۆ بوو دیجەیەکی پێبوو ساوتەکەی بەرز و بێزاری کردی ئەتوانی پێی بڵێ کە واز لەو شتە بێنێ؟ ئەرۆڵی ئەگەر ینی وازی لێ نهێن ئەگە پێی بڵێ ئەتوانی بە پۆلیس بڵێت و ئەوان یان ئەتوان قسەی لەگەڵکەن چکە شتێکی قەدەغێ لەوە ینی ینی ئەم کەسانە دوای شەڕ دروست ناکەن کێشەر بۆ تۆ دروست ناکەن کە لەو حاڵەتە تۆ ئەوان پێ بڵێ وەڵا بڕوان ناکەم نا زیاتر سەرڕەش لەوێ ئەیکا بە شەڕ و ئیگنا نەریوجەکان اینجا بە شەو ناچنە دەرێ بۆ سەیران و شت قەت ئەگە بچم بۆ پارکێ بەڕۆشەکان مەبست ئەوانەی کە لە وەکو پەنابەر هاتوونەتە وڵاتە وەکو کورد و پۆڵۆنی و عەرەب و ئەم شتانە زیاتر دەنگە دەنگ دروستەکەن. ئایا هاوڵاتیان چۆنیان پێ باشە گەشت و گوزار بکەن ئینسان کاچێتە سەیران بۆیە کە هەوایەکی پاکتر هەڵبژێت ئێمە فێری ملەتی کورد فێری حەزی لە خواردن یعنی ورگی پێش چاوی تۆ حەزەکەی هەموو یەکو یەک ئیسراحەت بێ بەڵام کەنەی کاچی لێکەی ئەو کەسێکەیەت بۆ سەیران ئەبێ بەرنامێژی هەبێ بۆ هاتن بۆ سەیرانەکەی دیتە دەرەوە دڵت تەنگە بە لە ماڵەوە دیتە دەرەوە بۆ خۆشی سەیرانەکەی شێوازی سەیرانکردن لای ئێمە جیاوازە لە شوێنەکانی تر بەڕێی تۆ ئێمە چۆن سەیران بکەین تا بتوانین چێژێکی تەواوەتی لەو چوونە دەرەوە وڵی سەیرانی ئێمە ئەبێ گونجاو بێ لە ڕووی کاتە لە ڕووی ئەو شوێنی کە بۆی ڕۆین لە ڕووی ئەو خواردنانی کە ئەیبێن لەگەڵ خۆمانە لە ڕووی ڕێزگرتن لەو دەوروبەرەی کە لە دەوروبەرمانن ئیتر ئایا ئاژەڵێک بێ ئایا درەختێ بێ ئایا دەوروبەرمان ئەو کەسانی کە لە دەورمان مناڵ و وەزعێک نەخۆڵقێنین کە زەرەر بگێنین بەو دەوروبەرەمان ئیتر ئایا لە ڕووی ئەو شوێنەی کە دانیشتین بابڵی خۆڵ و خاشاکێکی پیس فڕەبینە ئەو شوێنە و بەبێ ئەوەی گوێبین بەو شوێنە و یەکسەر بڕۆین و بەبێ ئەوەی هیچ هەست بکەین بەم ئەم شوێنێک کە دانیشتین ئێمە شوێنێکی پیرۆزە بەڕاستی تو شوێنێکە کە تۆ سراحەتی لێوەرەگری یعنی چێژێکی لێوەرەگری لەمدا ئێمە تەمان یەکێ لەو شتانی کە مرۆڤ چێژی لێوەرەگرێ مەسەلەی خواردنە بەڵام سەیرەکەن زیاتر ڕەویکردن لە خواردنە ئازاری کەسەکەدا ئەنی ئێستا نەبینم ئێوەکو خێزانێکی جوان دانیشتون لێرە ئەمە بۆ خۆی چێژوەرگرتنە لە سەیرانەکە ینی ئەگەر خواردنەکە چێژی پێ ببەخشێ دانیشتن و سیرکردنی جاواکەی ئەو زیاتر ئەو زیاتر من بڕێ من ئەو خواردنی کە ئیهێنی ئەبێ بە شێوێ گونجاو بێک نە تۆ مەسەلەن شتێک بینی ببێ بە تەوق بەسەرتا مەسەلەن ئێمە فێری ملەتی کورد فێری حەزی لە خواردنە ملەتی کورد حەزی لە خواردنە یعنی ورگی پێش چاوی ورگی پێش چاوێت زیاتر ڕەویژەکەین لە خواردنەکە ئەیکەین ئەوە زەرەرە ئەی نبینێ مووی نەخۆشی تووشی نەخۆشی کۆلسترۆلە نەخۆشی شەکرەیە نەخۆشی سەد نەخۆشمان پێیا بووە مەعیدەیەتی و سکێتی ورگمان نیومتر هاتۆتە پێشەوە هەمووی سەبەبی ئەتوانین کۆنتترۆڵی ئەو حەزەی خۆمان بکەین ینی زیاد لە حەد ئەتوانی ینی خواردن سەرفەکەین زیادە مەسروفەکە ئەمە شتێکە لە با بڵێن لە مناڵیوە ڕاهاتوین لەسەری یعنی ئێستا من هەستەکەم خەڵک تۆزێ زیاتر هەست بە وەزعاکە کە خواردن زۆری مەسەرەن زەرێری بۆ لە شەیە بۆ سەحەت هەیە تۆ هاتووی بۆ ئەم شوێنی سە بەم شەوە هاتوو من بەڕاستی بۆ هەوایەکی پاکە جەوێکی پاکە گەرماییەک نییە شوێنێکی خۆشە هیچ مەبەست نییە من دانشم دوو مەنجەڵ خواردنم هێنابێ هەموو خواردنە هەموو جۆرە خواردنەکان یا سەر و پێ بێنم یان شتی کە بێنم یا کە دوو لە شتێکی بەسیت میوەیەکە سەوزەیەکە شتێکی بەسیتە لە فەیەکە ئەوە خواردنێکی بەسیت نەزرر بەو شوێنە ئەگەێنم کە تیای دانیشتوم نەبێتە بارێکی قرس بەسەر شانەوە ئەگەر تۆ ئێرە پارێزی ڕەنگە هەفتەی داهاتوو هەر کوڕەکە دیان خزمێکی تۆ بێتەوەم شوێنەدا من باش بانەی ناسم من هەڵسم سە سعاتی کە سعاتێکە زلامی کەیەتە ئەم شوێنە یعنی یان ڕەحمەتە بۆ نێرێ یا لەعنەتە بۆ نێرێ ئەبینم هاتوویتە پارکی هەواری شار و پاسیلت پێ ئەم پاسیل لێخوڕینە چێژت پێ بەخشێ زۆریش بەڵێ کاتێکی خۆشە پێ بەخشێ
بۆ کات بەسەربردنیش بۆ جوڵەی لەشیش زۆر باشە. باشە بۆ لای خۆمان ئەمە نەبووە عادەت ینی خەڵک بە پاسکیلەوە بێت پیاسە بکات و چێژ لەو پاسکیل سواریە وەربگرێت. وڵی لەناو کوردەهۆە ژنا لەناو هەر هەموو وڵاتەکانە پاسکیل شتێکی زۆر ئاساییە بەس لەناو کووردا بۆ بەعیبە. باش ئەبینین لە زۆرێک لە شوێنەکانیش کە سەیران ئەکرێ زیادە ڕەوی ئەکرێت لە خواردن زیادە ڕەوی ئەکرێت لە با بڵین بەکارێنانی دیجەی و ئەوانی کە گۆرانی ئەوانی کە شتانە بەکارێنن ئەم زیادە ڕەویکردنە ئێمە چۆن نتوانین تێپەڕین لە جیاتیەوە بوون منە پاسکیلێک بەکار بێنون چێژ لەو پاسکیلە وەربگرین. وڵای ئەوەکەوێتەوە سەر کەسەکە خۆی حەزوارەزوی کەسەکە خۆی حەزی لێ بێتوانێ پاسکیل هەر کەسەوە حەزی لە شتێکە حەزی لە دیجەیە حەزی لە دووگۆڵیە هەر کەسە و کاتی خۆی بە شتێکەوە بەسەرەوە. باشە ئەم پاسکیلەی تۆ ڕۆژانە چەندێک بەکاری هێنی ینی چەند سعات توانی پاسکیلە؟ وڵای من زۆر کەم بەکاری هێنم ئەوە هەفتەی جارەین زۆر بەکەمی زۆریش لەگەڵ خزمانەیە زۆر خۆشە. چەند کەسن بە یەکوێنە دەرەوە؟ وڵی زۆر جا 5-6 نەفەرین ئارەوەڵا بەڵێ. ئەتەکێتی سەیران و چوونە دەرەوە گەشت و گوزار ئەبێ چۆن بەڕایتەوە؟ دەنگە دەنگی کەم پاکوتەمی ڕاگررتنی پاکوتەمیزی ڕێزگرتن لە چواردەور ئەمانە ضرورەتی ئەتەکێتن و بێت احترامی هەموو لە ناو خۆمان وەکو کورد ئەتوانێت ئۆتەکێتە وەکو خۆی بەڕێوەبەری بەداخەوە زۆربەی جارەچیتە سێرانگەکانەوانێ کۆمەڵێک دانیشتون و دەنگی تەسجیل و ئەم شتانە بەرزەکانەوانێ گۆرانیەک بە زەوقی خۆی فەرزەبێ بەسەر ئەو خەڵکی چواردەورە گوناحی نییە ڕەنگە حەزەکەی لەگەڵ ئەوانە گونجێ زۆر کەسەبینی پیسایی خواردن و پاشەڕۆکانیان هەمووی لەو ناوە بڵاوەکەنەوە یا ئەیکاتە چیسە شەوانەیە هەر لەو شوێنە ئەفریانەی خاتە ناو خۆڵەوانێ شوێنی خۆڵفریانەوانێ ئەمانەی هەمووی تەجاوزە تێگانی ئەسلی چوونە دەرە و گەشت و گوزارەکە بۆ چێژوەرگرتنە بەڵام بینین لەرەی خۆمان زیادەڕۆیکی زۆر لە خواردنەکە بەکارهێنرێت سەیرانەکەشمان لێ تێکەدات. بۆ ناتوانین کۆنتترۆلی ئەم زیادە ڕەویانە بکەین ینی چەندین جار ئەم شتە دووبارە بێتەوە وستکیشی ئازارەکەونە خواردنە خۆی. پێم وایە ئەوە گەڕێتەوە بۆ کللتورێکی سەقەتی ئێمە دەنا ئینسان کاچێتە سەیران بۆیە کە هەوایەکی پاکتر هەڵبژێ گۆڕانکاریەک لە هەموو شێوازەکانی خۆیان بکە لەماوەی ئەو چەند سەعاتەیە ئەو خواردنە زیایە بە هیچ پێویست ناکە. ئێمە هاتوونێتی ئێرە سالێرە هەوایەگە گۆڕین تەنها چایەک و هەنێک کولیچە و شتیوایی بەسیتی شتانی کە حاضر هەبوو لە ماڵ و هێناومە خواردنی خۆش بۆ ئەوەی لە زەد و چێژی زیاتر پێبخشێت بەڵام لە کاتێکە تۆ بە دانیشتەکە بە پیاسەکردن بە سیرکردنی دروشت چێژێکی زیاتر وەگری زیاتر ینی خۆشی سەیرانەکە زیاد ناکات چێژی سەیرانەکە زیاد ناکات. بەتەکی چێژ لە گەڕان و لە کاجات تۆ خواردنەکە لە ماڵی شۆ بە هەری خۆیت چه جیاوازیەکی هەیە جیاوازەکە تۆ کاچی بۆ سەیران ئەوەیە کە تۆ ژنگەیەکی کە ببینی جیاواز بێ لە ماڵەکەی خۆت کە تۆ هەروکو ماڵەکە خواردنەکە و لێ دانیشت و خوارد وەرگێ پڕ کرد و قورس بووی لەسەر سفرەکە و تێکمانەیە بینین لە سەیرانە ئەخەوێت یانی ئەوە نەمانووە بێ بەدەست خواردنەکە خەوی لێخا چووکە قورسە مەعیدە هەزمی ناکە مێشکی لاگە بێ ناچارەکە جەوەکە شریکی چووە سەیرانەکەی لەکی چوو ئەسڵان ئەو هەموو مەسرفەی کردو بە خۆڕایی بابردێتی ئەجاریوە یەک سەیران دەرەچین نزیکەی 250,000 موچەیەکێک لە مرۆڤێک فەرمانبەرێکە کە ئەم سەر بۆ ئەو سەری مانگێکینەکە و دەوامەکە و هاتو چووەکە و ئیشەکە تۆ بەبایە بێ بە ئاسمانە بە هەر گوناحیشە ئەوە خوش پێی خۆش نییە خوش قوبوڵی ناکە. ئایا هاوڵاتیان چۆنیان پێ باشە گەشت و گوزار بکەن ئینسان کاچێتە سەیران بۆیە کە هەوایەکی پاکتر هەڵبژێ. ئێمە فێری ملەتی کورد فێری حەزی لە خواردن یعنی ورگی پێش چاوی تۆ حەزەکەی هەموو یەکو یەک ئیسراحەت بێ بەڵام کەنەی کاتی لێەکەی ئەو کەسێکەیەت بۆ سەیران ئەبێ بەرنامێژی هەبێ بۆ هاتن بۆ سەیرانەکەی. دیتە دەرەوە دڵت تەنگە بە لە ماڵەوە دیتە دەرەوە بۆ خۆشی سەیرانەکەی.
بۆچی ئێمە ناتوانین ئەتەکێتێکی باش بۆ سەیرانکردن و چێژوەرگرتنی خۆمان وەربگرین نەبینی زۆرێک لەو شوێنانە ئێستا ئێمە بینیمان شتی تیافڕێدراوە ئەنی چی بکەین تاوەکو بتوانین شێوازێکی باش بۆ سەیرانکردن بگرینە اینجاوێ بگۆڕینەوێ شوێنێکی وابێت کە بە خۆشمان پاک و تەمیزیەکە و بۆ خەڵقیش ئێستا ئێوە لێرە دانیشتون پاشماوەکانتان چی لێ کردووە وڵا ئەوە تا کردومەتە زەرفەوە ئەوە تا بڵێ دوای چی لێکرد وڵا ئەگەرمە بردم لەگەڵ خۆمەی بەمەوە لە ماڵە فڕێمەگەر نەشم برد خۆڵ لایکەمە خۆڵ لێرە زۆر باشە ئەمە چێژێکی لایەنی دەرونیت پێ نابەخشێت کە تۆ توانیت ئەو شوێنە پارێ هاتووم هەوایەکی پاک وەرگرم تەپانە بێ پاک و تەمیزی شوێنەکە شووی خۆشمان ڕاگرین ئەو هەوا پاکە ئەو هەوا خاوێنە جۆرە لە جۆرەکان چێژ بەخشن نییە ینی خۆ بەس خواردن چێژ بەخشن نییە بەس خواردن لە زە دووەرناگری ئەسراحەتە شک سافەکە خۆشترێکە وایە هەوجەوەکە خۆشە هەوایەکی خۆش و بچیتە سەیران و خەڵکی تیا بێ لەوێ بوون من دیجێ بەکارێ نابێت سەوتی گۆرانەکەی بەرز بێت و بێزاری کرد وڵا هەیە هەر کەسە بۆ خۆڕێتی خۆی خۆشی خۆی شتەکات بەڵام جاری وایە حڕێتە دەگاتە سنووریم سنوورێکەوانی دەوروبەریشی بێزارە بن وڵی تر خۆت بەڕەئی تۆ بێت تۆ حەزەکەی هەموو یەکو یەک ئیسراحەت بێ بەڵام کەنەی کاتی لەکەی ناتوانانی هەموو یەکو یەک لێ نەسیحەتی مناڵەکانی خۆچی کردووە کە ئەو سنوورە نەبەزێنن وڵی مناڵەکانی خۆم لەگەڵ خۆمیان خۆم بێدەنگ دانیشموانیش بێدەنگ دانیشن قەت سیارش سڵتیان بەرز نەکردو تەریقەی تۆیان وەرگرتووە شت بەڵێ پێویست لەسەر دایک و باوک کە هەر لە مناڵیوە ئەم ئەتەکێتە فێری مناڵ بکات وای ڕاستە ئەم دایە بە ڕێزە یەکێکە لەو دایکانەی کە هەر لە مناڵی و منداڵەکانی وا فێر کردووە کە لە گەشت و گوزار لە سەیرانە بتوانن ئەتەکێتی ئەویان هەبێت چواردەورەکەی خۆیان بێزار نەکەن پاک و خاوێنی شوێنەکە ڕابگرن و وەکو ئێستا کە خۆی ئەبینین بۆتە نمونەیەک بۆ منداڵەکانی پاشەڕۆکانی خستۆتە زەرفەوە کە دوای ئەوەی تەواو بوو پاشەڕۆکەی لە شوێنی تایبەتی خۆی فڕێ بدا و شوێنەکە وەکو پاک و تەمیزی ڕابگرێت تاوەکو کەسانی تر کاتنام شوێنە بێزار نەبن و قسە و جنێویان بۆ نەنێرن بەردەوام بین هاوڵاتیانی ترە دوێنینەوەش بینەرمان پێت وایە ئەتەکێتی سەیرانکردن لە نێوان با بڵێن خۆمانە وەکو کورد تا چەند توانیمان وی پارێزی وڵی تا ڕادەیەکی باش بینی زۆرێک لە ئەو خەڵکانەیەش نەدەرەوە خواردنێکی زیاد لە حەدە خۆنیان زیاد لە ڕادەی خۆی زیادە ڕەویتی ئاکەن کە ڕەنگە چێژی سەیرانەکان کەم کاتەوە چی بکەین تاوەکو ئەم خواردنە چێژمان پێ بەخشی و نەبێتەوەی ئازار وڵی جا چوونە دەرەوە وا خۆشەکە بچیت هەم زۆر نەخۆیت هەم دەوروبەرەکەت ئیزعاج نەکەیت بە تایبەتی گەنج زوگرتی کە دێنە شوێنێکی گشتیەوە لە شوێنێکی تۆزێ ئەلاحەدەیە دانیشن دوور لە عیلە ئەتوانن بۆ خۆیان زیاتر چێژی لێ ببینن ئایلەکەش زیاتر چێژی لێ بینێت باش ئەبینین هەنێک لە گەنجان خێزمەیە بەڵام بە سیرکردن و تەماشەکردنی بۆ منە خێزانی ئەو خێزانەی کە لە چواردەون بێزاریان نەکەن باشە پێشنیارێک یان قسە چییە بۆ ئەو گەنجانە وڵات جا هەمومان ساحبی عیلەین هەمومان بڵێ خوشک و دایکمان هەیە شتێکی جوان نییە بەڕاستی هەمووی شوێنەکە گشتیە خۆشە ئیتر تۆ توانی هەم پیاسە بکەی هەم چێژ لە فێنکێکە وەرگری بە تایبەتی هاوینان کات بەسەر بردنێکە کۆکردنەوەی یەک دوو عیلێ لە یەکتری چەند قسەیەکی خۆش دەکەیت شتێکی جوانی ئەگەر بە تایبەتی گەنج و شت شوێنی خۆیان هەیە بەڕاستی ئەتوانن هاتوچۆ بکەن بڵێ پیاسە بکەن بەڵام وانە بێ کە بەرامبەرەکەت ئیزعاجکەی وەکو عیلە بەرامبەرەکەت ئیزعاجکەی یاعتیادی عیل لە هەموو شوێنێگە و شتە زۆر ئاسایی بۆتەوە با لێرەش ئاسایی بێتەوە نە خەڵک بەرامبەرەکەی ئیزعاج نەکات سڵاو لێمەوە قوربانم بەخێر بێن سەر چاو ڕای تۆ سەیرانکردن چییە؟ وڵی سەیرانکردن خۆ بۆ هین نییە بۆ کات بەسەربردنە بۆ ئیسراحەتێکە بۆ خۆ ئەتوانێگە لە ماڵی شۆ ئەتوانێت دانیشی بەڵام کە یەیتە دەرەوە حەزەکەی لە دانیشی تۆزێ ئاوهاکە شتێکی فێنگاوە کەشوایەکی پاک لە سروشتەکە وەرگرین بەڵام ئەبینی زۆرێک لە خەڵکی خۆمان زیادە ڕەویەکەن لە بۆ منە لە بەکارێنانی ئامێرەکانی دیجەی و گۆرانی وچن و با بڵێن زیاد دەڕەویکردن لە خواردن و ئەمانە چێژی سەیرانەکەمان کەم ناکات بەڵێ وایە تاوان تکات تۆ لێ مکەبەرێگەیەنی لەوێ خەڵک دانیشتو هاتۆ ئیسراحەتکە خۆ
لە ماڵیشەوە تۆ لە ماڵەوە تەلەڤیزۆن و لە ماڵەوە هەڵ تەلەڤیزۆن و گۆرانی بێتە دەریشەوە عینەشت کەواتە تۆ هیچ نەکردووە. هەندێک گەنجی ژەبینین ینی بە تایبەت دێن لەو شوێنانە خەریکی بۆ منە خواردنەوەی مەی تایبەت بە خۆیانن ئەمانە بێزارکردین چواردەوری خۆیان بەڵێ بالفعل وایە تەمان تۆ کە جاری وایە ئەو گەنجە ئەخواتەوە ئەگەی لە دنیا نامێنێ هەمومان بێزارەمی خوشودایکمان لەگەڵایە ئیتر وەزعەکە لەو عیلەیە شتێگەیە کە لەوێ دانیشتووە هەم لە خۆی تێگەیاوە لە عیلەکە شتێگە بەڕای تۆ چۆن بیکەین ینی چۆن بتوانین ئەوانە تێپەڕێنین ئەم کێشانی کە بە بەردەوامی ئەمە قسەی لەسەرەکەین وڵێن ئاوا خراپە و ئاوا نابێ بکەین چۆن بتوانینەوە تێپەڕێن و شێوازێکی باش بۆ سەیرانکردن و چێژوەرگرتن لەو سەیران وڵی ئەوەی ترەکەوێتە سەر شخصەکان خۆیان تۆ ئێستا بڵین ئەگەر شوێنی گەنجانکە بڵێن ئەخۆنەوە یانە شتێکەکەن شوێن هەیە بڵین بچن نادی هەیە شوێنی تایبەتی خۆیان هەیە بەڵام ئەگەر بێنە شوێنێکی ئاواشەوە گشتیشەوە حەق نیشتی وا بکەن چکە تۆ ئەگەر حەزل لەو شتانەیە نادی هەیە شت هەیە توانی بچی لێ خۆ دێتوان نییە حەقا با بڵین ئەو شوێنانەی ئەو دارانەی کە لایەنی پەیوەنددانە سەرپەرشتی و شوێنە بکەن ڕێگە نەدەنەوە حاڵەتانە وایە تا تۆ لە کەیتە ژوورەوە بڵێن لەو لێرە هەواری شارکەیتە ژوورەوە حەقا شوێنەگە بڵێن مراقی بەگەی بە تەفتیشکە ئەو شتانی کەتیایە لێم سەرنێ و ینی مسادەیکە نێڵێ ئەو شتانە ڕووبە بەڕای تۆ سەیران ئێمە بۆچی سەیرانەکەی وڵا بۆ خۆشی دیتە دەرەوە دڵت تەنگە بە لە ماڵەوە دیتە دەرەوە بۆ خۆشی سەیرانەکەی باشە هەندێک کەسە بینین زیاد لە حەدی خۆی خواردنە خوارد یان با بڵێن لە شوێنەکەی خۆی ئاگرەکاتەوە ناوچەکە پیسەکە ئەمە چێژی سەیرانەکەی کەم ناکاتەوە ناشرینە شتێکی ناشرینە تۆ خواردنی بە جۆرەی خۆتە خۆیت نوشتی فڕێ نەدەیتەوە ناوە بێ بە جوانی بیخوت و بە جوانی گردیکەیتەوە خۆیڵی ئەسلی سەیرانکردن ئەوەیە چێژ لە سروشت و هەواکەی وەرگری نەک لە خواردنەکە لە ماڵیشەوە هەیە لە ماڵەوە تۆرە خوارد ناخۆی کە دیتە دەرەوە حەزەکەی جۆ بگۆڕیت و سێ دنیاکەیت و تۆزێ دڵت خۆش بوو تۆزێ هەوایی هەواکەی خۆشە دەرەوە قەت بووە گەنج و با بڵین هەندێک لەو کەسانی کە بێزارکردن بێزارتان بکەن لە سەیران و چوونە دەرەوەتانە وڵا هەمیشە لەو شوێنانە دوورکەوتونەتەوە قەت بۆ شوێنانە نەچوومە کە بێزارم بکەن باشە پێشنیارت چیان چی بکەین تاوەکو چێژێکی زیاتر لە سەیرانەکانی خۆما وەرگین وڵی بەڕای من هەر ئینسانە کاتێتە دەرەوە نابێ ئەو کەسی کە دانشێ لە شوێنێ نابێ خەڵکەکەی زعازکە خەڵکەکە بێزارکە ئەبێت تۆ دانیشتوات ئەو شێوازە بەکارنێنێ کە خەڵک بێزارکەی شێوازی سەیرانکردنی ئێستا چۆنە بەلاتەوە وڵا ئایبینی الحەمدلله خەڵک هەندێک خەڵگەیە بێبینی لە سەیرانەکانی خۆیان دیجێ بەکارێن گۆرانی سەوتی بەرز بەکارێنین یان با بڵێن شوێنەکە پیسەکەن ئەمە سەیرانەکەمان لێ تێک نادات ئەی طبعاً خۆش نییە ئەرەوەڵە خۆش مناڵەکانی خۆت چۆن ڕایەناوە لە سەیرانکردن چیت پێوتون تاوەکو خەڵکی زاز نەکەن وەڵە هەروە دانیشن بۆ خۆیان بێ دەنگ و هەروە سێر عالەمەکەنەوە جەوە گۆڕنەوە باشە ئەو سەیرانانی کە ئێوە جاران لە تەمەنی با بڵێن گەنجی خۆتانە شێوازی سەیرانکردنی جاران ئێوە چۆن وەڵە جارانی جیایە هەستە جیایەوە جاران خۆش بوو ئەچوونە دەرەوە چیتان نەکرێەوە وەڵە هەروە عینەن هەر دانیشنەوە خەڵک ئەو ساکاتی خۆی یەکتریتان بێزار نەکرد دیجەی و ئەوانە نانە هەیە گەنجەکانە سوورێن تۆ زجارە بەجارەوە حەقیان نییە بەسەر عیلە وشت نەنە باش ئێستا بینین هەندێک لەو گەنجانە با بڵێن یەکتری بێزارەکەینان مەشروبات بەکارێنن و ئاگایان لە خۆیان ناوێن و خەڵکی جوانێ طبعا جوانێ ئێمە شەگەل بێنن عنی بڵێ کچمانە بووکمانە هەن نابی لەگەڵ ئەو گەنجانە وانە نابێ طبعا ناشرینە زۆر ئەیمە شتوا بدینێن هەرجاری تر نایەنەوە ئەو شوێنەش دەبێتە شوێنێک کە بێزراوە خەڵک دووبارەی ناکاتەوە ئەیمە شەچ لای بڵێن وەڵا و شەو نەخۆش نییە یعنی بەواڵن خەڵقەکە نایەتەوە وانە سنە الحەمدلله خۆشە عیبی نییە ئایا هاوڵاتیان چۆنیان پێ باشە گەشت و گوزار بکەن ئینسان کاچێتە سەیران بۆیە کە هەوایەکی پاکتر هەڵبژێ ئێمە فێری ملەتی کورد فێری حەزی لە خواردن یعنی ورگی پێش چاوی تۆ حەزەکەی هەموو یەکو یەک ئیسراحەت بێ بەڵام کەنەی کاتی لێکەی
ئەو کەسێکەیەت بۆ سەیران ئەبێ بەرنامێکی هەبێ بۆ هاتن بۆ سەیرانەکەی. دیتە دەرەوە دڵت تەنگە بە لە ماڵەوە دیتە دەرەوە بۆ خۆشی سەیرانەکەی. سەیرانکردن بۆ کە کەسێک بەداقەتی خۆی دەربڕێ بێتە شوێنێکی یاوە بێدەنگ و ئارامی تاوان یەکتری ئیزعاج نەکە هەندێشت هەیە نێکا بەرامبەر خێزانێکی تۆ لیا دانیشتووی تۆ بۆ ئەوە دوجێی خۆ گۆڕی بەداقەتی خۆ دەکەی نەک کەسی بەرامبەری بەتاقەتکەی بەڵێ وەکوچێت بۆ ئەوەیە بێتاقەتی خۆت دەرکەی چێش دە و هەوا و سروشتە وەرگری بەڵام هەیە بینین ئەمەنە خواردنە خوارد ینی سکی ژانەکە دوایی ئەمە چێژی سەیرانەکەی ینی لا کەم ناکاتەوە ئەتابە خۆ سەیرانکردنیش بۆ نیان بێ خواردن خۆی سێماتون شتێک بەس یابراخمایە ناخواردمانە شتێکی خۆشمان نەیە ناوکە خۆ بێتاقی تا من سەیرانکردن خۆی بۆیە کە تۆ جێ بگۆڕی خۆ مرتاحەکەی داگات تۆ بێی خواردنەی خۆت خۆت و خۆ ناڕەحەتەکەی مانای ئەمە سەیرانکردن نییە. باشە وەکو هەندێک شوێنیش کە بینین ئاگرەکەنەوە و شوێنەکە پیسەکەن و ڕەنگە هەندێکیان پاشەڕۆکەی وەکو خۆی لە شوێنەکە خۆی دابنێن ئەمە تێکدانی و سروشتە نیە کە ئەم تاتووە لەو شوێنە چێژی وەرگرتووە دوایی بە خراپی و بە پیسی جێ هێڵێت تا لەمە شتێکدانە چۆن تێکدانی تو ێستا ئەم پاکە گراوە بۆ خزمەتی خەڵک کراوە بۆ خزمەتی هەڵواتی کراوە بەڵام کابرا بێژ ئێستا بنمونە شماندا ناولیا دامن دوای کوێکن لەگەڵ خۆمانەکە نالاگەی بن و ماڵەوە تەگەنتنەکەی خۆڵەوە بەڵام کابرا هەتی بێت لێرە پیچکا بڕا بەجێ بێڵێ مانای ئەچێ پایکاتەوە خۆمە لە سەرچانی حکومەت نییە واجب بێت سەرچانی حکومەت ئەبێ حاڵاتیش هاوکاری حکومەت بێکە پاک و تەمیزی جینگە پارێزێ و هاوکاری حکومەت بکە بە هەمان جینگە پاک و تەمیزکردن و ڕایگری وەڵاهی سەیرانکردن ئینسان بۆ ئارامکردنەوەی دەرونیە بەڕاستی تام چێژێکی خۆی هەیە سەیرانکردن نەگێ بۆ بێزارکردنی خەڵک بۆ تانان لە خەڵک بۆ ڕقنەکردن لە خەڵک تۆ ئەتەوێت کەش و هەوایکی خۆش وەرگری لە ڕووی دەرونی و لە ڕووی نەفسیەوە ئەم چێژوەرگرتنی کە تۆ باسی کرد ئەم با بڵین لەزەتەی کە لە سەیران و چوونە دەرەوە وەریەگرین بە خواردنی زۆر بە ئاگرکردنەوە بە تێکدانی ئەو منچیخەیە ئەم چێژە لە دەست نادەین بۆ جارەکانی داهاتوو ئەوە هەر کەس و ئەو تام چێژە بۆ خۆیەتی ئسا من هاتووم بۆ ئێرە بۆ ڕۆحی هاتووم بەڕاستی بۆ مێشک ساوبوون هاتووم ئیتری هەیە بۆ خواردنەوە ئەچێت هەیە بۆ دانیشتنەچێت هەیە بۆ شتی خواردنی قورسە خوا ئیتر ئەوە باپی کەسەکان نەگۆڕێ بەڵام خۆی سەیرانکردن وەکو وچت بۆ ئەوەی مێشکی سراحەت بکە و جێوێکی ڕۆحی خۆت وەرگری تاوکو لە جەنجاڵی دوورکەویتەوە بەڵام تۆ ئەو هەمووشتت کرد وەکو خۆت خستەوە ناوی جەنجاڵێکەوە نا من بەنام هەیە بۆ خۆم چی ئەەکەم چی ناکەم چۆن یم چۆن ئەڕۆم ئەوەکەوێتە سەر خۆم ئەو کەسێکەیەت بۆ سەیران ئەبێ بەرنامێکی هەبێ بۆ هاتن بۆ سەیرانەکەی حەشوایی کابرا ڕاستە یەت زۆر ئەخواتەوە تایم تێگەچێ ئیتر وای لێ ئیتر ئەو شتانە ڕاستەوانە زۆر ناخۆشە خەڵک ئیزعاجەکات ئیتر تعلیق لیان لە خەڵک شوێنەکە پیس دەکات ئەمان ئەو شتانە کە ئەو کەسەیەکەوە کۆڵیت ئەگەر بەرامبەری بکرێت ڕەنگە خۆی زۆر بێزار بێ ڕەنگە خۆڵیش نەکە ئەی تاوان ئەوە وایە من ئەگەر سەیری خۆمەکەم ئەگەر خۆم چۆن بم مەقابلەکەش وا سەیرەکەم چونە دەرەوە سەیران بۆ ئەوەیە لەو جەنجاڵیانەی کە لە ڕۆژەکانی ڕابردووە بەهۆی شوکارەوە بەسرت هاتووە خۆت ڕزگارکەی لەو جەوە بێتە دەرەوە هەواکی پاک و خاوێن هەڵمژی نەک ئەوەندە خواردن و ئەوەندە شتی بێزارکرد بەکاربێنی کە لە ناو جەنجاڵەکە خۆت ببینیتەوە وی پێویستەکە ئێمەش ئەتەکێتی سەیرانکردن فێربین چێژ لەو سەیرانە وەرگین چێژ لە سروشت و لەو سەوزایە وەرگین کە لەو شوێنایی بینین هیوادارین بتوانین ئەوانە تێپەڕێنین سەیرانێک بکەین کە چێژ بە خۆمان و بە چواردەورەکەشمان ببەخشین وە سروشتەکەیش بە جوانی بهێڵینەوە پەیامی تۆمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ.